سلاف بینەرێن کەناڵێ بادینان سات خوشحالم کو دخەلەکەکانی داهاتمە خزمەتە هەوەیەن بەرز بینەرە بابەتێ مەیە vê xelekê li ser dirêjbûna qeyranan li Herêma Kurdistanê pitir ji 3 salan ew qeyrana darayî li Herêma Kurdistanê dest pê kiriye bê ku bihête çareserkirin darayî li Herêma Kurdistanê çi arîşe bû welatiyan durist kiriye. درێژبوونا يعني بازاري هم لا تحسير كده هل نكتب بابرين بحام بازار زور رويلا زعيب وركدوا يعني خلق ڕێژەیەک باش نایە نا والله استاوي شي زاراني بەرێ چاوە بوون و کێ چاوە بوون بيرشان باش بس استانا ما بازار والله هو دارين براستي يعني ايش ماشي عاد بخلش كان بوي برشي بازار ببتو برشي خلق باري گزاراني باش بي بەس هەندێک دەبێژن قەیران هەیە هەندێک دەبێژن قەیران نینە چیە؟ کارم وڵی لاعی بە فرۆشنە گەمە مندارانە شتی مندارانی هیچ بازارەکەش هیچمانە هیچ نینەوەکی بەرێ ڕۆژی دازار زاریەوە ستا خەرێک شتی ناکڕێەوە لەبێ مەعاشێ ئەگە مەعاشە باگەناوە هەنە دەبوو يعني قەیرانە دارایی تەسیر لە کارێوە کریە ئەرێوەڵا لە کاری منە بەتەنێ نا ئەو مەزما خەکەی لێرەشە کاری لەوان کردیا ژیانە خەڵکی خۆش ئەو خەرکە داوای مەعاش دەکا مەعاش نەبی هیچیان پێ ناکڕێت ئێستا ئەو شتانە بەقنان لە بازاری مایتەوە تا کەون نەبی کەس معاش يعني موچەی نادەن موچێ و دەربارەی موچێ و شتیت کەش هەوژی کەس نایەتە بازار ئێگە پارەیان هەبی ئەو پارەیە هەبیتن دێتن خەرێک شتی ومە چ پێ دەکڕێت نینە هەندێک دەبێژن هەیە تۆ چت بێژی قەیرانەکە هەیە و هەندێک لە ڕووی هەندێک کەسەوە هەیە هەندێک چنیە بێژن نینە تۆ چت بێژی وای زای چۆنە خۆی قەیران لە دەورەمەندەکەی نییە لە فەقیرەکەی بڕۆ ئێستا دەرێن 13 و 135 و فەقیر ئەوە هەیە وە نییە 180 فەقیرەیە دەکەی قەیرانیەکەن دەورەمەندیش ژێ لێنە مثلان سویان دەورەمەندەك دێتە شار حتوبای منت پێ نیە ئەگەر دەوەرەقەش بداتە لە بێ پارەیە چویتەوە دەیناسم برادەری خۆمە ئەجا قەیرانی عام بەنسبەت قەیرانی قەرم بەرێ لۆ دەورەمەندەکان نییە لۆ مەسوولەکان نییە لۆ کوڕە مەسوولی نییە کوڕە دەورەمەند نیە بەس لۆمە چه ئاریشە بۆ فەقیر و ژارە دروست کردە قەیرانە کار و ئاریشە زانیت تۆ ڕاتە بنەبی یەکەم شت ڕاتە بە دوام شت ئەگەر ئیش نەفتەکە شوا بە ئەوە دەڕوا و ساعب نەفتین و ئەو لایم لە دومینیش قەیران لەوەیە کە تۆ ڕاتە بنەبی ئیشیش نییە کابراگە ئیشە بیتن ڕۆژی لەو عالەتە عالە سەر بە خۆش ڕادەکەین درێ وێرانتر دەبی خراتر دەبی بەڕای تۆ خراپتر دەبی زین و ئێستا من معلوماتم لەسەرەوەی خەرکوە گەنمی دەکڕی لۆ 25 و عالە سەر بەخۆی ڕابگەیندرێت کاکۆڵم سەر بەخۆی مناوێ دیتناتە بەسەر بەخۆی کوردستان هەموو کێشەکان چارەسەر دەبن نا خراتر دەبی دەکا نەک باش بکە لەبەرەوەی مەسەن ئەو دەرێ ئێستا سبیان 25 سەر بەخۆی ڕابگەیندرێ 180 خەرک دەنجینادە ئەکەی نا لەبەرەوەی ئیسفادەی نییە ئەزە مە بەڕێ درێژبوونا قەیرانە دارایی هەرێما کوردستانی چەند ئاریشە بۆ وڵاتیان دروست کردە والله قەیرانی دارایی زۆر کێشەی دروست کردیە نیزامیان تێک چووە لە ماڵەوە یعنی کە هەموو ئینسانێک نیزامی تێک چووە بە نسبەی نیوە مەعاشەکەی خەڵکی تەسیری لەسە هەموو بازار کردیە ئەو نیوە مەعاشە تەسیری لەسە هەموو بازار کردیە
مەسەلەی قەیران ئینسان نازانێت چ بێتن یان لێ وەزعەکەی وای لێ هاتیە شەی سیاسی وای لە ملەتەکەی کردیە سەری لێ شێوایە یعنی خەڵکە ئێستا ئەوەی هەشیتی ترسەکی لە دڵیدایە ناتوانێتن کە ئەو پارەی لە مارێتی بێنتە ناو بازار کاری پێ بکاتن ینی بسوڕێتن بازارەکەیش بکرێتن ئێستادا زۆربەیە خەڵکی ینی بێزار بووینە لە وەزع طبعاً بێزار بووە خەڵکەکە لە هەنەک لە ئەوەی لە ژیانی خۆی بێزار بووە ینی کە تەمەشا دەکاتن کابرا هەیە کرێچیە مۆزەفە ئیشی تری پێ ناکرێتن ینی ئەو کرێچیە کابرا ڕاتبەگەم 500,000 دیناری وەردەگری نازانێتن قستی پێشتووی شەریکەکان بداتن یان کرێخان حکومت چاو لە ئەوەکان بخشێنتەوە ئەو موچانەی مۆزەفەکان بخشێنتەوە وەزعەکە بەرەو باشی بچی ئینشاءالله. دانانە موچەی چارەسەر دەبیتنەوە وەزع؟ طبعاً دانانی موچە ئەساسە لە بۆ ملت و لە بۆ حکومەتیش هاوسەنجی حکومەت ڕادەگری و هاوسەنجی ملەتەکەش ڕادەگریتن ئەوە ئەساسترین شتە کە منیش دەبتەوە ئی خەڵکی تریش دەبتەوە ئیشەکە دەڕواتن ئەو کابرا بێ منەتی پارە سەرفەکاتن بەسە من شەخصی ئێستا کە هاتە ئێرکانە قەنەعەت پێ نەبووە کە پارچە عەبک پێ بکڕیتن قەنەعەت بکە بە گریانەوە چتەوە مارێکە کە هاتە لای دکتۆری پارەی پێ نەبووە بستە عیلاجەکەی بکڕیتن وەڵی هەبووە هاتە لای من کاکاگاوەیە ئەو موبایلەی خۆمن لێ دەکڕم بەس لە بۆ پارەی عیلاج و شتیوانە مەحتەل بوویمە ینی خەڵکە وای لێ هاتی کوردی ڕادەگەێنرێ و وەزعەکە بەرەو باشی دەستن لە بۆ ملەتەکەمان پێت وایە ئەگەر سەر بەخۆی بێتە ڕاگەیاندن چارەسەر دەبیتن طبعاً چارەسەر دەبێ بەس ئێمە نابیانی کە حکومەتش بکرێتەوە ئەنی هەموو مەسلەی قەیران و مەسلەی ڕیفراندۆم ئەمە نابێت تێکی بێن چونکی ئەگەر ڕیفراندۆم پێنج سار مەسە 2 ساڵە 3 سارە ئایا ئەوە حکوومەتەکەمان دەزانێتن دەبێت خۆ ڕابگرین ینی ئێستاوە 2 سا 3 ساڵە خۆمان ڕاگرتە لەو قەیرانەی ئەگەر بێت و ئەو ڕیفراندۆمەش بکرێتن دەبێت تەعاملی ئەوەش بکەین کە 4-5 ساعت کە خۆ ڕابگرین لەوەی هەتا وەزعەکەمان دێتە سەر ئەوەی دەوڵەتی کوردی ئاڵایەکەمە لە وڵاتان بەرز بێتەوە و وڵاتان بازار وەزعوی چاوێنوکە ئینشاءالله بەرەو سەربەخۆی دەڕۆین بەرەو باشی دەڕۆین ئینشاءالله ئەو قەیرانەش تا دەبی ئینشاءالله سەربەخۆی هاتە ڕاگەهاندن قەیران چارەسەر دەبی؟ زۆر چارەسەر دەبیتن لەبەرەوەی خەڵک قەردی دەرەچیمان دەداتێ نەفتمانێ هەموو شتێکمانێ بەرەو هەروەها نابین دەوڵەت ئەوەی بوویتە دەوڵەت ڕێککەون ئینشاءالله بەرەو سەربەخۆی دەڕۆین بەرەو باشی دەڕۆین خۆ کەس دەجیداچ خۆی نەبوویتە دەوڵەت ناوی بڵێ هەندێک نەبوونی بینین نەقسمان نەبینە ئەوە دەوڵەت دەبی هەندێک 1-2-3 ساڵێک بڕێک خۆمان ڕابگرین پتری 3 ساڵانە قەیران قەیرانە قەی ناکە خۆ مرتاحین خۆ سەربەخۆینە خۆ ئەمانە قەیران چییە؟ باشە لە کوردستان عیبینە کارە مادەم ئەهلی هەیە وەتەنیش هەیە نادەم کەس بێکارەبا نەبووە چ خەیرە ئەهلی هەیە وەتەنیش هەیە هەردووکێ چ ماڵێک بێکارەبایی نەبوو موچەت هێتەدان موچە چییە؟ ئەتوو حڕبی موچە چییە؟ زۆر ناخۆم کەمی دەخۆم چاوە موچە نەبیتن چاوە ژیان ناخۆڕێبێت خەی ناکە میم حڕیەتم هەیە ئێستا هەتە بەیانی دەجادەمە سەر بەخۆمم حڕم نامینی مووسڵ چی لات کۆبانێ چی لات سووریا نادەم ئەتو ئازادی لە کوردستان مرتاحی پارە چێ پارە هەردی ئەوڕۆ نا جارە چکە پارە دێ ئیش چییە؟ ئەگەر یەک ئیش کاتن هەموو ئیشەکەیە دەبێت لۆ بە قسەی بە حکومەت دەبێت ئیشکە ئیش دەبیتن تۆت بە ماڵێ ئەگەر ئیش بکەتن و قەیران هەبیتون کەس نەهێتن تشت بکڕیتن چاوە دێ بازار چاوە بڕێبێت میم مرتاحم ئەوڕۆ خەڵک دەبی مرتاح بی
الحەمدوللا وەزعی بازاڕی پیچەک باش بووە باشە بازاڕیش بە حەقەت پەیوەندی وەکو ئیشی ئێمە ژن دێنێ ئەو عەشیرەتە و یان ئەو گەڕەکەی خۆی یاخود خزم و کەسوکارەکانی هەمووی جلی تازە دەکڕێت جا ئیشی ئێمە لەسەر ئەوەیە بەڕاستی بەنسبەت ئێمەوە الحەمدوللا لەخوای بەزیاد بە ئیش دارایی یعنی تاثیر لە بازاری نەکردە بەخوای خوشکی من قەیرانی دارایی لە لای ئافرەت نییە نە قەیران ئافرەت عیلاقی نییە بە قەیران و ئافرەت بەخوا 10,000 پێ دێ کراسەکەی دەکڕێت بە 10,000 هەر دەیکڕێ هیچ مەجای تێدا نیە ئەگەر خوا نەخواستە تەعزیەشیان هەبێ هەر هەموو دێ کراسی ڕەش دەکڕێ شایی خۆشی بێ بەهار بە کراسی سەوز و سوور دەکڕێ نییە بە نسبەت قوماش و ئەو شتەیەوە قەیرانەکە وان نییە کە بڵێ دەیکڕێ بە حەقەت پێت بڵێم لەگەڵ ڕوبع مەعاشە لەگەڵ ڕوبع مەعاشەکەی خێزانی فەقیریشمان هەیە خێزانی فەقیر دێ بەڕاستی مەسەلەن خێزانی شەهیدە دێ ئەوەی بۆمان بکرێمە هاوکاریان دەکەین بەڵام ئەوانش حسابی جیرفانی خۆیان دەکەن بۆ نمونە بە دوو وەرەقە کراسێک دەکڕێت بە 50,000 شتی جوانمان هەیە بە 50,000 شتی جوانمان هەیە بە $60 بە $50 شتی جوانتر هەیە بە $200 بەڵام بەلای ئێمەوە کراسێک دەکڕێت بە 50,000 لە 5 وەرەقەکەی جوانترە ئافرەتیش هەیە ینی ئەگەر هەتا ەرزان بێ و جوان بێ لێ بێ ئەو ئەساسە هەندێک دەبێژن قەیران هەیە لە هەرێما کوردستانی هەندێکجی دەبێژن نینە تۆ چت بێژی قەیرانەکە دەزانی چۆنە ئەو قەیرانەکە ڕاستە قەیران وەختی خۆی ئێمە زمانی زوو 10 دینارمان مەعاش بوو بە پێی 10 دینارەکەی خۆمان ئیشمان دەکرد تێگەیشتی ئێستا ڕاستە قەیران هەیە مەسەڵەن کابرا سیر دەکەی خەڵکەکە وەختی خۆی وا فێر ببوو تێگەیشتی کاکە وا فێر ببوو بە لێشاو سەرفی دەکرد لە ماڵێکدا 4 کەس بوو هەر چوارەکەی ئەگەر مانجیەکی ملیۆنێکی وەرگرت دەکرد 4 ملیۆن ئێستا لە 4 ملیۆنەکەی بۆتەوە 2 ملیۆن واتە نیوەی وەردەگرێت دەبێت بەو 2 ملیۆنەی ئیدارەی خۆی بدا جا هەیە تەڵەبەی هەیە لە جامیعەیە مەسرەفی سیارەی هەیە مەسرەفی کارتی موبایلی هەیە مەسرەفی کرێخانووی هەیە حقەتەکەی تەئسیرێکی کردووە بەڵام دەبێت ئەوانیش بە بەرنامەی خۆیان و بە بەرنامەی ئەو ملیۆن دینارە یا ئەو 500,000 هەنگام وایە ئێستا بۆ نمونە جارانە تۆ مەسەلەن 4 تانکی ئاوت سەرف دەکرێت ئێستا دەبێت محاولەکە بیکەی بە دوان جاران 2 سبلێت لە ماڵێکی داکرێت تۆ دەبێت بیکەی بە مڤەڕیدا نابێت سبلێت چکمە تۆ گەر هەر هەمووی لەسەر سیستەمی جاران بڕۆی لە حاڵی بووی فریای ناکەوی ئەگەر کارەبایە هەر فریا ناکەوێت ئەگەر ئاوە فریا ناکەوێت ئێستا مەسەلەن کێشەی کارەبایە کێشەی کارەباکە کابرا نه هەرتەی قەیرانی موچە نییە ئێستا من لەو دوکانەیدا کێشەی کارەبام هەیە مشتریم دێت ژووری دوکانەکەم کارەباکەم دەبێت خەڵکیش تەحمولی هەبێ بتوانێت لەگەڵ ئەو سیستەمەی ئێستا خۆی بگونجێنێ خۆی ڕابێنێ پێویستە لەو حاڵەتە حکوومەت چ بکەدا کو ژیانە خەڵکی خۆش بیتن وەڵاهی ئازیزی من بەتەنیا بە حکوومەت ناکرد بەکێ دەکرێن دەبێت ئێمەی هاوڵاتیش هاوکار بین بۆ هاوڵاتی بێدەنگن هەمبەر ئەو قەیرانە آخر بێدەنگەکە زین چییە خۆ ئەوە چەپڵە لێدان نێبێ مەسەرزادێ بە چەپڵە هیچ ناکرێت نە بە دایرە سووتاندن هیچ دەکرێت نە بە حاویلە سووتاندن هیچ دەکرێت نە بە تەرچی تەقانەوە هیچ دەکرێت نە بە سیارە سووتاندن هیچ دەکرێت هیچ شتێک ناکرێت ئیلان دەبێت بۆ خۆمان هاوکاری یەکتر بین ئێستا بۆ نمونە کارەبان نییە باشە من 2 سبلێتم هەیە لێرە باشە بۆ بە مۆلی دەکەم بە سبلێتێک ئیدارە دەکەم بەزەکە کارەباکەم دێتەوە بۆچی هەردوو سبلێتەکەی هەڵدەکەم با 1 سبلێتی ئیش پێ بکەم باشە لە باتی سبلێتەکان 2 مڤەڕیدەی دادەنم 3 مڤەڕیدەی ئای چۆن بەس بەڕای من مڤەڕیدەکە ئیش بکات چاکترە لە سبلێتەکەی بەڕای من مڤەڕیدەکە باشترە بڵێ بۆ مەسەڵەن ڤۆڵتەی کارەبای ئێستا دادەبەزێ تۆ زیانت لێ دەکەوێت مڤەڕیدەکە بە 2 ئەمپێر هەڵدەستێ بەڵام دیسانەکەی لێرە کێشەیەکی دروست دەبێتەوە بۆ خەڵکەکە ئەگەر مڤەڕیدە بەکاربێنێ ئاو نییە باشە من هاوکاری حکوومەت هاوکارم بێ لە ئاوەکەیدا بۆم دابینکە ئەدێگە هاوکار نەبێت چی بکەم خۆ ناچم بەدەست ئاو دەربێنم وانە دەبێت ئێمە هەمومان هاوکار من ڕۆژێکیکە بەس ئەگەر هەر بە هەونتە تۆ بچی بە هەوای نەفس کۆڵانەکەت خێزانت ژنەکەت کچەکەت بچێت سۆندەکەی ئاوا بگرێ ئاوەکەی بە فیڕۆ بدا و ئاوەکەی بە هەدەر بدا معنای وایە تەئسیر لە
ئەوکەم و لە جیرانەکەم و لە هەمووی دەکات بەس ئەگەر هەموو کەسێک سیستەمی خۆی بەکاربێنێ تانچەکەت هەیە پڕیکە لە ئاو بەرمیلەکە دوایێ بەس خەڵک هەیە بە سەراحەت پێت بڵێم لەڕقی حکوومەت دەسێ کارەبا بەفیڕۆ دەبا لەڕقی حکوومەت جادەکەی خرا دەکات لەڕقی حکوومەت سیارەکەی خۆی عەزیەت دەدا لەڕقی حکوومەت ئاوەکەی نابینی خەڵکیش بێزاریەوە دا لێرە ڕۆیشتومەتەوە بینیومە بتڵە ئاوی خواردۆتەوە لەسەر جادەکەی فڕێداوە قوتوبی بچی لەسەر جادەکەی فڕێداوە ژنەکەی هەتا دەستی ژن و ماڵ و منداڵی مەعاش لەو حکوومەتەی وەردەگرێت سپێنێک کە ناسەکە دێ هەڵی دەگرێتەوە دەبێت پارەی بداتێ باشە ئەگەر ئەو نیکە و ئەمن نیکەم ئەتۆ نیکە ئەو نیکە کەواتە شارەکەمان بە بنزەبڵ دەکەوێت شارەکەمان بێ کارەبا دەبێت شارەکەمان بێ ئاو دەبێت شارەکەمان بێ جادەوبان دەبێت شارەکەمان پڕ دەبێت لە شتی ناخۆش و وێرانکاری دەبێت بەڵام ئەگەر ئێمە لە حاستی خۆمان هەموو کەسێک هاوکار بێ مێکی جوانت بۆ دانم سعرەکەی مناسب بێ بۆ دڕێکەمە تۆ بە دڵخۆشی دەڕۆیە دەرێ یعنی دڵخۆشی کە لە دوکانەکەی من دەچێ دەرێ دەچی بۆ لای خەیاتەکە هەمان دەستور ئەو ئیشەکەت بە جوانی بۆ بکات دڵخۆشی من دەچم بۆ دایرە ئەگەر نیوە مەعاشە ئەگە هەر شتێکە ئەگە قەیرانم ئەو مۆزەفە لە مرورە لە تاپۆیە لە زەریوەیە لە هەر شتێکە بە هاوکاریەکە هەیە و کارەباینێ و ئاوینیا ڕقەکەی خۆی بە مندا دەڕژێ لە دایرەی جوابم ناداتەوە حسابم بۆ ناکەم معدەلی خوای سەری لەسەر موبایل وڵا جارێ مۆزەفەکە نەهاتووە دیکا کاخ گەرمایە و خەڵک بەڕێکەن و یعنی ڕوحی تەعاون ئەگەر هەبێ ئیشەکەمان زۆر بە باشی دەڕوە بەخوا ئەگەر ڕوحی تەعاونمان نەبێ نە بە قسەی من و نە بە قسەی تۆ نە بە هەزاری وەد لەخوا ئێمە هاوکاری یەک بین بتوانین وڵاتەکەمان بەرەو پێش بەرین بتوانین خزمەتی وڵاتەکەی خۆمان بکەین بتوانین تەعاونی یەکتر بین تۆ دێڵێ لە وڵاتی ئێمەدا هەیە هەمووی لەگەڵ یەک باش بێ بەخوای گیان ئێمە دەبین بە نمونەیەک بۆ هەموو دنیا بەڵام ئەگە هەر کەسێک دژی یەکتر بێ و دژی وڵاتەکەی خۆی بێ و دژی دام و دەست خراپتر دەبین چاکتر نابین بەس هیوادارم ئینشاءڵڵە دوعای ئەوە دەکەم خوای گەورە ڕێکمان خاو تێکمان خاو ڕێک و پێک و جوان ئێوەش بەخێر بێن سەر چاو بازار چاوایە لێرە والله بازار باش نییە خراپ خراپە طبعا قەیرانی دارایی و بەڕێبەتە خۆی ئێستا ئەگە موچەکە باش بکرێ بە تەواوەتی چای بکرێ وەش خۆ لێ بێتەوە هیچ مشکلەمان نامێت لە ڕووی بازارەوە ئەگە پرۆژەش نەکرێ ئەگەر ئاوادانکردنەوە شاری بەرەو باشبوون دەچی بەس بەڕاستی ئێستا مەسلەی نیموچە و نیشتی پاشەکەوتی موچە زۆر تەسیری لە بازاری کردیە تاسیر لە وڵاتیان کردە بزەبت سواکەی باش ئەشیاکی باشی دەکڕی هەموو ڕۆژێش دەهات بەڵام باوەڕکە ئێستا هەفتەی دوو ڕۆژ دێ ئەنی ئەو پرەگە زۆ بێت سێ ڕۆژ دێ بە کەمتریش دەکرد لە ڕۆژان یانەگە ڕۆژان باید 50,000 کری باە ئێستا ئەو پەڕیشتە پێشیستەکان دەکرد و تەماتە خیار پەتاتە باید 10,000 دەکرێتەوە لەبەر ئەوش تەسیرەکە چیە مەسەلە موچەیە یعنی دگەل درێژبوونا قەیرانە عراقی بڕک دلاری کەم دانایە دلار تەسیری هەیە 2000 بۆ لەوان بڕک تەسیری وێ بیەک دوش لەوانەیە بڕک دیعاشتووە هەبیتن لەسەر مەسەلەی دەوڵەت و ڕێژیرانی حدودی ئێران و حدودی تورکیا و ئەوش تەسیری هەیە دایما ئەوشتان تەسیر برادەتەوە ئێستا ئەو ڕۆدەنگۆیەکە زیاتر بوو ئەگە تووشیان ڕێ بگری ئەگە ئیران ڕێ بگری برنج و ڕۆن و شەکر و مواد غەزایی بە عام چی لێ دێ ئەسعار چۆن ئەسعار باشە یعنی شتەکان لە ئوسوڵن بەس مەسەلەکە ئەوەی پارەکە نیە یعنی خەڵک داهاتی نییە خەڵک زای ئەوەی کە مەعاشەکەی ڕۆی ئیشی نەمایە یعنی ئیشەکەش کە مەعاش نەما ئیشی نیە پێشان ئیشی هەبوو مەعاشی هەبوو بەس کۆ نەمایە هیچ پرۆژەیەک نییە هیچ شواری مشاریعەک نییە بی کە کابرا ئەگە برێ موچەکەم نیوە بچم لێژ نیوەی پێیاکەم تەکمیلێکم
زۆر کەسەیە بالفعل ڕۆژانە حالة تشكري أو والله بپیتوانە ئەمە ڕۆژانە لە برشتێنێکی عامین زیادەش عامین ئیشەڵڵا تەقسیرمان نەکردی لەوە شتانە بەڕاستیشی ناخۆش دەبیستین شتی ئەوە دەبیستین یعنی کابرا نتوانین تەماتە 500 یاری بکڕی بە خیاری بکڕی دیارە وەزعی زۆر خراپە بەڵێ هەیە هیوادارم بەردەوام لە ماڵە دووسێمداری چلێک تەماتە چی خیاری پێنەکەکە 1000 دینار لەو هەموو پارە و پولێک کە هەیە ئێستا زۆر ناخۆشە هیوادارم بەردەوام نەبی ئیشەڵڵا بە چاو بخشێنەوە بە مەسەلەی موچە بەلانی کە مۆچ خۆی لێ بێتەوە شتەکان کە وردە و دەتەدریجەن سەسکەی خۆی بەڵام حکوومەتیش پێویست یعنی هەر ئەمەلێک بدا شتێک بدا لەسەر موچە هیچ خۆی لێ مات کرد خۆی لێ بێدەن کردیە بەس موچەکەی چاکەن 3 ساڵ زیاتر يعني درس بووە قەیران بتوای يعني چارە سەر دەبیتن زەحمەت هەموو پێ دەرێم دەڵێم حکومەت نای هیچ لێدوانێک دەی شتێک بدات جار و بار لێدوان لە پەناو پێچێک دەبیستین ئەویش بە قووەت نی یعنی لێدوانەکە وەڵام ئەگەر چییە پێتوای ئەگەر چییە يعني چارە سەر نابیتن والله ئەجا وەکو هەموو ئەگەر چییە مەسەلەکە وەکو هەموو شتەکانی ئاو مەسەلەی کارەبا مەسەلەی خێرانی سیاسی مەسەلەی هەموو ئەو شتانە کە چارەسەر نەکران کو بێدەنجی لێکرا و چارەسەر قەیرانەدارایی هەندێکشی دەبێژن نینە ئایا قەیرانەدارایی ڕاستە هەیە؟ هەدی کرازنە هەیە خێرانی دارایی تقریبا 3 ساڵ لەبارەی بەسە و میلەتی دارێک کێشاوە قەیرانە زۆر بەقوتی ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان زیاتر دەبن جارە خەڵک مەسەرەن کە موچەی 300,000 بێت تا کە 300,000 وەردەگری 300,000 وەردەگری یان 500,000 وەردەگریتن باخی ئەو شتانەش مەسەرەن کارەبا خۆڵ و زبر و زارای هات لەسەری و ئیش و کار و کەسابەت زۆر کەم بووە مەسەلەن ئێستا کەمە مەبیعاتمە ڕۆژە لە 3 ملیۆن دینار بوو ئێستا کە مەبیعاتمە دەگاتە 4 يعني وەکو کێ بووان قەیرانی ئەوانە کە مستەفیدن لە وەزع ئێستاکە تەبعا لەوان قەیران نییە ئێستاکە کابرا ئێستا دەورەمە دەبێنە بزنسەکە تەبعا قەیران تەسیرەوی ناکاتن کابرا مەسوول تەسیرەوی تەنها فەقیر و هەژار و مۆزەف و کەم دەرامەتەکان زۆر تەسیرەکە لەبەرەوەی ئەوەی کە فەقیر و هەژارە هەر ڕۆژانەی ئیش و کەسابەتەکەی ڕۆژان کاتن پێتوی حکوومەت لەو حالەتە چ بکەتن داکو ژیانە خەڵکی خۆش بیتن وەڵی دەبی چا پێداخشانە چی بکاتن لەبەرەوەی کابرا مەسەلە ئێستا کەمە زۆر برادەر و دۆستشتوامە هەیە ماجێ بە 4 دەکرێتیە مەعاشەکەشی 4 یعنی ئێستاوە وەزئی زۆر بڕۆژ خراپە مەستا ڕۆژێک قەرد 2 ڕۆژ قەرد مانگە قەرد یعنی هەندێک پێدا لەوەی کە خەڵکی گوزەرانی خەڵکی باش بیتن و ئەمە هەتا ئێستا کە مەسەرەن شەڕ و داعش و ئەو شتانە لە گۆرە بەستا ئەو شتانە نەمایە لەخوای بەزیادبی ئەمان حکومەتی چاپێداخشن بۆی بکاتن و ئیداعاتە نەزەرەی بکاتن لە بۆ خاستن لە بۆ ئەوانەی کە کەم دەرامەتن و ئەوانەی کە ڕات معاشە زۆر کەمە ئێستا بۆچی ئەمن ژماگە معاشم وەرنەگرتیا ئەوی چاوی لە معاشەیە کە وەری نەگرپیتن تەبعاً ئەو تەسیری زۆر لێرەکە تووشی زۆر نەهامەتی دەبیتە هەندێک خەڵک دەبێژن قەیران هەیە و هەندێک دیشی دەبێژن نینە ئایا قەیران هەیە؟ پێشەچی بە خێراتتان دەکەم لە خۆتان لۆ کەناڵەکەتان وەڵا قەیران کە هەر یەک جار قەیرانی پارەی نییە قەیرانی زۆر شتیە کارەبایە ئاوە نازم بەخۆی بەشەر 5 لەولای 5 لەولایە زۆرە ناژمێر دێز ئەوێ هەردەستیەوە چی ئەو کارە بە کوژایتەوە ئاوت دەبی ئیسابی لەوە بکەی ئەو ڕۆکە سەعات ئەوەندە ئاو دێتن دەبی بچی شەو نخونی لە دیار بەلو ئایدانشی لە دیار مزەخەی ئیدی ئەوە کارەبایە ئاوە موچەیە خەڵکەکە بە ئیدی ئەمەش دەمانەوێتن شتەکان وەچی ئەمە نامانەوێتن کە خەڵک دەمانێت چاو لەمە بکە نەک ئەمە و ینی عەزی لێ دایمەن باشی لە بۆ هەموو خەڵکەچی کردیتەوە ئیدی ئەمەش عەزمان لێوەچی ئەو خەڵکاوەچی ئەو دەوڵەتانش ینی ئاومان دابین کرێ بەنزینە کارەبایە ڕۆژێک لەو بەنزخانەیە سعرەکە لەو چێ بەڕاست بێبرێم لە بۆ هەندێکی عیبینیە لە بۆ هەندێکیش ئەوە کابرا گوتن هەندە خەنی بوو هەندێکی گەنی بوو ئەوە کێ عیبینیە ئەمن
بەخۆی بەس ئەم کەسەکە دەزانی مۆزعەکە کووە وەزعەکە چی هەیە چنی هەمووی دەزانی مەرحەلە بە مەرحەلە تێدەگەی ئەو زەمن ناتانم شخصی دیاری بکەم کە شخصی عادی هەموومان پێشترەمەکە پێش ئەو شەڕی 2014 بابرێن شەڕی داعش بێتن خەڵکەکە کە بۆ سەرسیکەچی زۆر خۆش بوو یعنی خەڵکەکە کەس مەجبوری کەس نەبوو بەڕاستی تێدەگەی ئەو هەموو سیناریۆیە هیچی مەوزوعات نیە هەموو سیناریۆ ئەو لێن دەرمەجموعەش دروست دەکا ئەوەی پێ زەعیفکە ئەوەی هیچ کەنێس ئێستا کەکانمان باشە ڕۆژانە بازار عیبینێ لە خوای بە زیاد بین بەس ئەوە بە حکمیەوەی مەقسەد شتێک گرانە بازاری وان نێگەنا ئێستا من تاخمانی لە دوکانێ بە 30,000 هیچ کێشەی نییە خەڵک دەهێت کڕی هیچ عیبینێ وەڵا لە خوای بە زیاد ناریم بە حکمی ئیشی من بەس دەبین دەچێت جێکی کابرا دوکانەکەی ڕاقیەوە نیە لەوانێ کابرا ئۆن نەبی کابرا نیو مەعاشۆ نیە لە قەدەرە خۆی بەستا میسال ئەمە تاخمانێ بە 40-50,000 زۆر بەبێ ئەوەی دەفرۆشێ خێزانین دەوڵەمەند هێنیانژی ئێتفەقی ڕووژاردێن ئێستاوەی بە 200-300,000 لەبە ناکرێ ونیە بەس کابرا تاخمە چی دەکا بە 40,000 لەبە دەکرێت ئەتوش بیونی هەر ئەوها خەزی من نەگەیشێت مەقسەد شتێک گرانە کابرا نایکڕی ئێستا پێشتر دەیکڕی جێلی لەم لەوانی زیاتردا یعنی چۆن بوو بازار چۆن بوو لەگەڵ ئێستا لەگە بازارە وڵای کاوێک فەرقی کرێ لۆکەمی بە حکمیشی میش عیبینێ لە خوای بە زیاد باش عیبینە باش بازارەکە چ عیبینە گەو شانە هارزانبی هەر کەسە دەگەڕێتەوە سە شخصی خۆی مەقسەد کابرا پێشتر هەر مەعاملەی گران بوو ئێستا دەبێت قچە هەرزانتر زیاتر بفرۆشێ قەیرانە دارایی چەند تەئسیر لە وڵاتیان کردە تقریبا قەیرانی دارایی زۆر تەئسیری لە عالەمی خۆی بداتن ئەوجا ئەگەر بەکەم یان بە زۆر دەبی وەختەکەی لۆ دانێتن نەکاتن لە وەختەکەی تاخیر بیتن ئەو هەنجین خەڵکەکەش ئەگەر لە وەختی خۆی بداتن ئەگەر بەکەم بە زۆر دەبی حکومەت ئیداری خەرچی بسوڕێنیتن ئەو وەزعە نادەتن تەنها ئەو کێشە هەیە طبعا ئەگەر موچەکە لە وەختی خۆی بدرێ بابرێن لە سەری مانجل و ئاخری مانجێ لە وەختی خۆی بدرێ وەزعەکە چا دەبێ ئەو خەڵکەش ئیدارەکەی لە ئەوەلی هەتا ئاخری ئەویش خەرکەکە دەگەڕێتەوە سەرخۆی دستانێ چه ئاریشە بوو وڵاتیان دروست کردە ئەلڤێرەژی ئەم گەشتینە دومایکە خەلەکاوێ هەفتیە تا هەفتێکا دی و بابەتێکی دی بمینم بخێر.